پاڵەوانێتی مەلەوانی هەولێر بە بەشداری دەیانەوە 75 یاریزان لە ئێستادا بەڕێوە دەچێت. یاریزانان میانەکان ئامادەکاری بۆ پاڵەوانێتی کوردستان و عێراق دەکەن. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان حوسێن محەممەد. حوسێن سڵاوت لێبێت ئەگەرچی پچڕ پاڵەوانێتیەکانی مەلەوانی بەڕێوە دەچێت، بەس بابزانم پاڵەوانێتی ئەمساڵ پاڵەوانێتیکی چۆنە و یاریزانان لە چه ئاستێکدا بەشداری دەکەن و ڕکابەری لەکوێدایە؟ بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان محەممەد، دوای ئەوەی کەوا لە هەفتەی ڕابردوو لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان ڕایگەهێنکەوە بڕە پارەیەکی ماگانەیان لە حکوومەتی هەرێم و بەدەست دەگاتن. چالاکیەکان تا دێت بەرەو دەستپێکردنەوە دەچێتن. لیژنەی ئۆڵمپی لقی هەولێر بڕەپارەیەکی بۆ یەکێتی مەلەوانی لقی هەولێر ئامادە کردبوو کەەوە هەفتەی ڕابردوو بۆ کچان پاڵەوانتی بەڕێوەچەوە ئەم هەفتەیەش بۆ کڕان ئەم ئامادەکاریە بۆ پاڵەوانتەکانی کوردستان و عێراق بە تایبەتی کوردستان کەەوە دوای ئەو بڕەپارێکە وەکو باسمان کرد کە نەدەشان کراوە بۆ لیژنەی ئۆڵمپی یەکێتی مەلەوانی کوردستان بەنیازە لە هەفتەکانی داهاتوو دوو پاڵەوانەتی لەسەر ئاستی مەلەوانگەکان و لەسەر ئاستی دەریاچەش بەڕێوە باتن. من دەمەوێت بچمە لای ڕاهێنەر کاکتوانە نامیق کە ماوەیەکی زۆر پاڵەوان بۆ لەسەر ئاستی کوردستان و ڕاهێنەرێکی بەتوانێت چیتە بوو لەسەر پاڵەوانتێکە. زۆر بەخێر بێ سوپاسان دەکەین کە ئەو پاڵەوانتی ئەوڕۆ ڕێکخرا لە هەولێر. ئەو پاڵەوانتیە لە بۆ هەشت ڕاهێنەر ڕێکخرا بووکە و هەشت ڕاهێنەرە چەند یاریزانێکیان هەیە ئامادەی دەکەن لە بۆ بوتڵی عێراق. لەمە دووە هەولێر هیچ نادیەشی نامێنێت، تەنها دەبتە هەڵبژاردەی هەولێر منتەخەب هەولێر و ئەو پاڵەوانتیە لە بۆ ئەو هەشت ڕاهێنەرە بوو بە سەرکەوتوەکی زۆر باش پێشکەوت، یعنی ئەو یاریزانە زۆر باش خۆیان ئامادە کرد بوو و لە داهاتووش بەشداری بوتڵە عێراق دەکەین بە ناوی هەڵبژاردەی هەولێر نەک نادیەک لە هەولێر. ئەی لەسەر ئاستی کوردستان کە پاڵەوانتی بەڕێوەچێت لەسەر ئاستیانەکان بەشدار دەبن یاخۆت ئەوی شەر بۆکو هەڵبژاردەی هەولێر لەسەر ئاستی کوردستان ئەگەر ئەوان ئیتحادی کوردستان قبول کە بە ناوی هەڵبژاردەی هەولێر دەینە خوارێ و ئەگەر قبولیشی نەکرد نادیەک مڕەشا دەکەین لە هەولێرێ یەکەمەکانی ئێرە لە ئەو نادێ دێنە خوارێ. ئاستی پاڵەوانتێکە چۆن بینی؟ دوای دەبینی ماوەیەکی زۆرە پاڵەوانتەکان بەرەو کزی چوو بوو باوەکمی نەخۆشی کۆرۆنە و نەخۆشی کولێرە ئەو شتانە تقریبەن ئاستەکەی مام ناوەندی بوو و لێرەشدا بە خێراتی کەرکک دەکەم هاتن نانتوانی بەشداری بکەن، ماندیبوونەشی زۆریشیان چست بەڵام نانتوانی بەشداری بکەن بە خێراتیان دەکەم، بەڵام بەعام بتوڵەکە باش بوو. دەست خۆش بێ محەممەد دەمە یەکێک لە یاریزانە ئەو یاریزانانی کە پلەکەمی بەدەستێنا کاگاری چیتە بوو لەسەر پاڵەوانتەکە توانیت لە ئاستی خۆت پلەکەم بەدەستبێنی دەتوانین بڵێنە پاڵەوانتیانە پاڵپشتی دەبێ بۆەوەیکەوە جارێشتر مەلەوانی بگەڕێتەوە ئاستی خۆی. بەڵێ زۆر سپاس بۆخوا کە توانین پلەیەکەم بەدەستبێنم کە من ناوم ئاری ئەیوبەکە لاعیبی بۆرێمە. زۆر سپاس بۆخوا کە مامۆستایەکی زۆر باشمانەیە. ئەم پاڵەوانێتیش بۆ کرایەوە کە بتوانین نادیەک دروست بکەین لە هەولێرەکە. لە هەولێر هیچ نادیەک نییە تا مەسروفمان بکات و یعنی خزمەتمان بکات. ئێستا کە ئەو پاڵیانەمان کردەوە تا بتوانین لە بتوڵەی عێراق بتوانین نەتیجەیەکی باش بێنین بۆ خۆمان، بۆیە ئەو پاڵەوانی تێمان کردەوە. سەرکەوتوبی کاگاری محەممەد دەمەیەک ئاماژە بێ خاڵ دەمکەوە یاریزانەکان و ڕاهێنەرەکانی زۆربیان باس دەکەن هیچ زیانەیەک وەکو لەسەر قسەیەوان پاڵپشتی مەلەوانی نییە، بۆیە ئەوان دەیانەوێتن بە هەمویانەوە هەڵبژاردەیەک دروستکەن یاخود بە ناوی یەکیانە بەشداری پاڵەوانتەکە بکەن کە هاوکاری یاریزانەکان و هاوکاری تیپەکە دەکات. بەڵێ سپاس بۆ حوسێن محەممەد بۆ پەیامنێرمان لە شاری هەولێر، سپاس بۆ زانیاریەکانت.